بەڕێوەبەرەتی گشتی ڕۆشنبیری و هونەری دووهۆک بەڕێوەبەرەتی هونەری شێوەکاری ئەمڕۆ لە گەلەری دووهۆک 16مین پێشانگای شێوەکاری لەسەر ئاستی هەرێمی کوردستان دەکاتەوە. زانیاری زیاتر لە پەیامنێرمان شیروان خدر وەردەگرین کە ڕاستەخۆ لە پێشانگاکە لەگەڵمانە. شیروان سڵاو لێبێ. بله سوسن سلاف البته من هال گالریا دوکینه ایرو خلا 16 گالریا دوکه کو وگنری تک سالانه پیشنگه اکثر از تحریم کردستان تفکرن ادوی گالریا ادوی خاله دا کو و خلا 16 اگر بگیریم هر کبته و هندش وان تابلوین هنرمندن حریم کردستان کو 35 هنرمند بجدارن نزدیک 75 کارن دستی نپشکداری تدکن یعنی الوی گالری هات رازاندنا بکارن دستی هم کارن سرامیکی هم کارن نحتینه هم جی کارن شوکارینه الوری او کارن هنرمندن بجدار هم هاتن نمایش کردن اما خلا 16 بکیم اما جا پیدا گالری دو که اگر در فتح بد نه رهبری گالری دو که مبسط فتح کنم ده مبسط دماش خیرات متشوادن مبسط اگر ما بحث به خلا 16 گالری دو چی گریم جوی هیا بری بشكل بخيراتهم خلا شازية جاليريا دوك ديتا بكرين ساعة 6 أما دبن بشكل دارية بينجوسي هنرمند سراسي كردستاني بينجوسي هنرمند بحفتة بينج تابلو هاتن بشكل داركر بله ماشاء سرچشی و سرچ مکانیزم افکار دینه هر بجارتن زانية هر جاليريا هر دورك خلا جاليريا شبدن سيستمك مهيا كو لجنة كات لجنة كسي ولا المدرب سبور بوري تشكيلة تيابت أو دي هنو البيكلي مثل حاجة بيكلي بيت السيراميك بيت أو دي جيجل كل شو اللي باش بله باشه اگر بیشین چند کار بو هات بون شوان کارا چند هات نه هر بجارتنه اگر کار بشه بجا تقریبا باید اول 4 هبه معلن کردی نزدیک 120 کار مماتین شوان 120 تا هفته 5 هاتنه يعني اختيار كان بوشولي باشه اگر بیشین راه هندنوی چاو بو چای یعنی هنرمند چاد کار بشداری بکن ثانيا موقع خاصة جاليريا هي ام اعلان كن بيشتين هنرمندك يعني شيء خوي بين كل شيء بشكل ضربت شو اللي خدين انت بيش اللجنه دي ساكله شو لك مستوابت يعني ما مستوى مشهور جديد الفيري جورا سي هنرمندن وغاكي نابتوان وجانا ما بابو يعني ما رماش بيتش واسر ذكرتن بو هسي هنرمند وغير كريمه ما جورا خاص بوني شي كريم هسي هنرمند كل شيء وانجي برشابت كم حس كل شو اللي وانجي هر برشاب مستمر هر خولاكي ام عندك هنرمند قال ما بشك ضربت ده شو اللي شو بله و اکشوان تابلونا که هنرمند بجدارن البدریکو هنرمند سر از تحریم کردستان بشوداری کنه البته هنرمند شوکارن همو پارزگاهین حریم کردستان و دگرمدا دکتر روزگار و کو برپرست سندیکا هنرمند سلیمانی دکتر دنباش زور سپاس هرکتان کشا اگر بحثی بشوداری کل و کو هنرمند سلیمانی چند هنرمند بشوداری کنه هەڵبەتە پێشانگایکی هاوشێوە ئەمە یەکە لەو پرۆژ و چالاکی بەرفراوانەی کە توانم لە ماسێکی زۆر باشی هەیە چونکە لەبەرەوەی کە لەسەر جەم شارەکانی کوردستانە هونەرمەندان بەشداری پێکراوە خۆشبەختانە من خۆمی شێکم لەو هونەرمەندانی کە شەرەفیەوەم پێبەخشراوە لەم خولێ و هەڵبەتە من لە خولەکانی ڕابردووشە هەر بانگێشکراوم لە پێشانگای و بەکاری سینامی بەشداریم کردووە پێشانگاکە خصوصیت و تایبەتمەندی ئەم پرۆژە هاوبەشەم پێشانگا هاوبەشە بە جۆرێکە کە کاری سیرامیشی تایە نیگارکێشانی تایە پێکەری تایە گرافیکی تایە واتە خام و مەتریالی جیاواز لە ناوەم پێشانگادا بوونی هەیە جگەلەوەی کە توانم بڵێم ژمارەیەک هونەرمەندیش لێرە کۆکاتوانێت لەم پرۆژە هاوبەشەدا جنابت بچی بەشداریت کردووە من باکارێکی سیرامیکە هەڵبەتە خۆی لە ناو سیرامیکە ئەمە کۆمەڵک تەقەنی و تایبەتمەندی جیاوازەیە ئەو کاری کە من کارم پێ کردو و یاخود بەکارمێناوە سیرامیکی سمۆکینەوە تا هاتووم لە ناو گڵا بە دووکەڵ و باگر و تەقەنیشی تاڕادەیەکە توام لەم تازە و شێوازێکی تایبەتمەندی جوانی هەیە لە سیرامیکا کەم بەکارمێناوە مامۆستایەوە چەند هونەرمەندی سلێمانی بەشداریتان کردووە هەڵبەتە لەبەروی خصوصیەتی پێشانگاکە وایە کە ژمارە هەر شار و ژمارەیەک هونەرمەند بانگێشکراوە ئەو کە لە سلێمانی و بانگێشکراوە ئێمە 9 هونەرمەند بەشداری پێکراوە 9 هونەرمەندەکە تیامانە بەکاری نیگارکێشان بەشداری کردو تیاشمانە بە
شێوەکاری پیکەرە و بە هەماشەوە بە سیرامیکیش بەشداری ماکرۆواتە بەگشتی ژمارەوان 9 کەسەکە لەم پێشانگا بەشداری ماکردووە. 9 کەس 9 هونەران بەشداریان کردو بەڵام کارەکان چەندە هەر 9 کاریان کارەکان زیاترە. هەڵبەتە لەبەروی خصوصیەتی پێشانگاکە وا بووە کە هەر هونەرمەندەی بە تابلوەک هەبەتێ مەم 9 کەسەکە لێرە بەشداری ماکردو بەڵێ هەرێکی بە تابلوەک بەشداری کردو و بەرهەمەکی لە ناو پێشانگایەدا نمایشەکرێت. باشە دکتۆر ئەگەر پرسیاری وەکو ئێوە وەکو هەم وەکو هونەرمەند هەم وەکو سەردیکا کە لە سلێمانی و هاتین و لە شارەکانی تری هەرمی کوردستان و شاتون بەشداریان کردو هەمووتان کارەکان دەبینن کارەکانی هەموو هونەرمەندانی هەرمی کوردستان ئەمە بەلای هونەرمەندانەوە چەند گرنگە؟ بۆ ئێمە ئەم کۆنتاکت و پەیوەندیە زۆر گرنگە بەڕاستی چونکە پێشانگایەکی هاوشێوە ئەمە کۆمەڵێک بابی گەورە لە پشتێوە هەیە لێرە تەنها نیشاندانی بەرهەمەکە نییە بەقەدەوەی کە تۆ لێرە ژمارەیەک هونەرمەندی جیاوازکۆکەیتوانێت کۆمەڵێک تاقە و ئەزمموی جیاوازکۆ بێتەوە لێرە کۆمەڵێک بیرروڕای جیاوازکۆ بێتەوە لە هەمان کاتە ئەمەواکە کە هونەرمەندان جاریش کە نزیکە کاتێەوە لێک و ئاشنابینەوە بە بەرهەمەکانی یەکتر بۆی ئەمە ئەو پەیوەندی ئەو کۆنتاکتە لە نێوان هونەرمەندان و شارەکانە بۆ جاریشی تر بەهێز دەکاتەوە بۆی ئەمە بەڕاستی هەم خۆمەک هونەرمەندێ و هەم وەکو سندیکای هونەرمەندانی کوردستانیش ئەم جۆرە پرۆژانە ئێمە بە گرنگی ئەزانین من هیوادارم کە لایانی پەیوەندیدار زیاتر دامی شانە بکە پژیروی ئەم جۆری شانە بکات چکە بەڕاستی بۆ هونەرمەندان بۆ سەرجەم هونەرمەندان بە بێ جیاوازی ئەمە گرنگی و پێگەی خۆی هەیە بەڕاستی وەکو هونەرمەند و وەکو بەرپرسی سندیکای هونەرمەندانی سلێمانیش بەلێ ئەو تابلۆنە سۆسن ینی هونەرمەندی نانی کوردستانی پشتدارکرد ئەگەر وێنەگریم هاریکاربێت ئەو ژۆرە مدگەل مامۆستا فەتاحی بەحث کردی کو بەرپرسی گەلەریا دۆکەیە ئەو ژۆرەیە کوژ بۆ سێ هونەرمەندن واقعکردی هونەرمەندێن جهێن تەبلێتوان دیارن واقعکردینە ئەو ژۆرە تایبەت بوون هاتە دانانە مامۆستا فەتاح ئەگەر تو بۆن بەحسی ڤانسی هونەرمەندا بکەی و یعنی مەرەمەوەژی ئەوە یەکەم جارە هەم ڤیکاریتکەن یانژی ساڵانە بە هەیە راسي وەک ڕێزگرتن بۆ هەنەرمەندت وارکردی ئەفسەڵە سێ هەنەرمەندت باشێگرتین وەک مامۆستا ستار عەلی مامۆستا حەمید عەجیل مامۆستا سعدەدین وەڵاتەی کو بەردەوامیە هەر پێشەنگەکەن دەکەن کو ئەم بشێن هەندێک هەنەرمەندت وارکردی گەرمە هەر شوڕوان بچکدار بێت کو ڕێزگرتن بووە بۆ شیلۆر کارێن ئەوە کارین وانن کارێن دەستین وانن هر ما مستايكي مستايكي خاص لو حيتوي مدينين شو اللي يوسد ما مستا حميد بيكال سازا شو اللي بيكاليناتي ما مستا سعد الدين كيفن تيري مش مجن هنر مندل دوكيا بله باشه زۆر سوپاس مامۆستا فەتاح بەلێ سۆسن ئەوە 16مین خۆڵا گەلەریا دۆکە وەکو ئامادەبووان ئەو پشتگاربووان ئاماژە پێدین و ئامادەکاریتە نەکردن و بڕیارە 6 فەرمی ئەف گەلەریا خۆڵە بێتە ڤەکرێن